سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا خوێندنەوەیەک بۆ کتێبێکی بەسوود دەکەین، کتێبی مەملەکەتی عیشق کە لەلایەن نووسەر ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە باز لە ژیانی تایبەتی نووسەری کتێبەکە دەکا، باسێک لەو ڕووداوانە دەکا کە لە سەردەمی گەنجێتیدا ڕووبەڕووی بۆتەوە. هەروەها کۆمەڵێک پند و ئامۆژگاری گرنگ لە خۆ دەگرێت کە پێویستە هەموو گەنجێک گوێگیری ئەم چیرۆکە بێت بۆ ئەوەی سوود لە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە ببینێت و لە ژیانی خۆیدا بەرجەستەی بکە. سەرجەم ڕووداوەکان ڕووداوی ڕاستەقینن، بەڵام نووسەر لە کتێبەکەدا ناوی کارکتەرە ڕاستەقینەکانی گۆڕیوە بۆ پاراستنی ژیانی تایبەتی کەسایەتی ڕاستەقینەکان. هەندێک ناوی وەکو خۆی دانراوە چونکە کاریگەری لەسەر ژیانی کەسایەتیەکان دروست ناکات. بۆ ئەوەی بەردەوام بین لە بڵاوکردنەوەی ئەم بابەتانە، بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە هەموو کار و چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. دوای 2 ڕۆژمانەوەم لە نەخۆشخانە گەڕامەوە ماڵەوە. هەموو لایەک دڵنەواییان دەکردم. ڕۆژانە دەچوومە سەر قەبری دالیا. ئاشنایم لەگەڵ مردووەکان پەیدا کردبوو. جاری وا هەبوو بە سەعات قسەم لەگەڵ کێلی گۆڕەکەی دالیادا دەکرد. هەستم دەکرد بوومەتە بەندەی گۆڕ و خۆشەویستی. هەستی ئەوەم بۆ دروست دەبوو کە زۆر عیبە منیش خۆم نەکوژم. توانای دوکان بەڕێوەبردنیشم نەمابوو. برایەکم دەیبرد بەڕێوە یان جوانتر بڵێم دوکانەکەم دایە ئەو هەروازم لە دوکانداری هێنا. هەمیشە شەوان بێدار بووم، بە درێژایی ڕۆژیش ئەخەوتم. ئەو پارەی کە کۆشم کردبووەوە هەموویم خرج کرد لە شتی بێمانە. شەوان دەچوومە نادیهێش و لەوێ دەم خواردەوە. ئەیتر کەسێکی مەستم لێ دەرچوو بوو. هەمیشە حەزم بە شەڕکردن و ئاژاوەگێڕی بوو. شەو نەبوو لەگەڵ ئاسایشەکانی سەرادانەی کەمە شەڕ. ئەوانش لەبەر ئەوەی کوڕە شەهید بووم حورمەتیان دەگرتم و جار و باریش ناخۆشم دەکرد و زیندانیان دەکردم. ئەو سەردەما ئاوەتە خواز بووم بە دەنگی گۆرانی بێژێک بە ناوی کاک مەحموود محەممەد یان مەحموود دەروێش لەگەڵ ڕێزم بۆ ئەو گۆرانی بێژە بەڕێزە کە زیاتر لە ناو خەڵکیدا بە خولە دۆم ناسرا بوو. وام لێ هاتبوو بە تەواوی هۆگیری دەنگی ببووم. چەند زار دانیش لەگەڵمدا تەنها مەقامی بۆ دەوتم. ئەویش منی خۆش دەویست. دوای برایەکی خۆی پێناساندم بە ناوی کاک ئەحمەد دەروێش. ئیتر هەرسی پارەم هەبوو سرفم دەکرد لەگەڵ ئەواندا بۆ ئەوەی شەوان بە مەقام بملاوێنەوە. هەر کەس ناوی دالیای ببردایە هەرسی لە گیرفانم بووایە ئەمدایە. شەوێکیان زۆر مەز بووم، زۆرم خوارد بووەوە. بەدەم خۆمەوە مەقامێکی حەمەجەزام دەگوت. فرمێسکیش لە چاوانمدا دەهاتە خوارەوە. شەو بوو دەوروبەری کاژمێرنۆ بەدەم گۆرانی وتنەوە بە پێ و سەرخۆشیەوە دەمویست بڕۆم بۆ سەر قەبری دالیا. لە بیرمە ئەو کاتەی لای غازەکەوە پەڕیمەوە بۆ مامەیارە و لەو نێوەندەدا زۆر سۆڵ بوو. دیسان ئارەزووی گۆرانی وتنم کرد و هاوارم کرد. ئاگام لێبوو پیاوێک لە دوورەوە ڕۆ من هاتووەتی. دانیشە مەڕۆ دەمەوێت قسەت لەگەڵ بکەم. منیش گۆرانیەکەم بڕی وتم لە خزمەتتاندام. هاتە لام پیاوێکی بەڕێزی تەمەن 35 بۆ 40 ساڵێک دەبوو. تەوقەی لەگەڵ کردموتی بۆ کوێ دەسیت بەم شەوە؟ وا دەگریت و دەنگیشت ناخۆش نییە، ئەو گۆرانی خۆشە دەڵێ. وتی با هاوکاریت بکەم. منیش خۆم پێناساند وتم ناوم خەسرەوە، ئەوە ژیانی منە، ئەوەی ڕوویدا بوو بۆم گێڕایەوە. عادەتەن سەرخۆش چەنەباز دەبێت و حەز بە قسە دەکا. هەناسەیەکی هەڵکێشا وتی با بەیەکەوە بڕۆین بۆ سەر قەبران. وتم لە خزمەتت دام فەرموو، بەس ناوی زەنابتان چییە قوربان؟ وتی ناوم ڕزگارە و خەڵکی قەرەداغم. بەس کاک خەسرە و هەز دەکەم تۆ سەرخۆشی و خواردوتەتەوە. چون بۆ سەر قەبران حورمەتی خۆی هەیە. مەرز نییە، بێدەنگی لە مردووان دەبینی واتە خامۆشن، بەڵکو ئاگادارن. دەبێ ڕێزی سەر گۆڕ و قەبرستان بگیری، نابێ بە گۆرانی وتن و لەش پیسی بچیتە ناو گۆڕستان. لە کاتێکدا مردووەکان پێویستیان بە دوعای ئێمەیە. لە زیاتی خێریان بۆ بەرین کەچی وا دەکەین خۆشمان و ئەوانیش تووشی تاوان بکەین. ئایا ئەمەت پێڕەوایە؟ منیش قسەکەیم بە هەند وەرگر، چونکە باوکم و دالیام زۆر خۆش دەویست. بۆ ئەوەی خێران پێ بگا بڕیارمدا نەچم. وتم قسەکەت ڕاستە، بەڵام کاک ڕزگار دڵم دەکۆڵێ. دیسانەوە بەدەم گریانێکی زۆرەوە هاوارم کرد چی بکەم.
ڕزگار: مام خەسرە و گیان، بڕۆین بەیەکەوە پیاسەیەک بکەین لە زیاتی ئەوەی بچی بۆ گۆڕستان. وتم بەڵێ بە خۆشحاڵیەوە لە خزمەتتدا مام ڕزگاری بەڕێز. ڕزگار: بەرەو خوار بڕۆین یان بەرەو سەر؟ منیش وتم من هیچ ئیشم نییە، بۆ کوێ دەڵێیت دەڕۆین بۆ ئەوێ؟ ڕزگار: دەکەواتە سەر و خوار دەبینەوە بۆ لای گۆزەکان و سەیوان، چونکە من توانای هەورازم نییە. بە پێکەنینەوە وتی پیر بووم. منیش وتم لە خزمەتتدام، بەرەو خوار دەڕۆین. ڕزگار: خەسرە و ژیان ململانەیەکی زۆر سەختە، ئەگەر بە جددی بیگریت ئەتکوژێ و زوو لە ناو دەچیت. پێویستە ئەوەندە ڕێزی ژیان بگری تا لە دەستی ڕزگارت دەبێ، چونکە هیچ وەفا و پیاوەتی لە ژیان ناوەشێتەوە، دەبێ لێی بچڕی، چونکە ژیان وەستاوە و ئێمەین دەڕۆین و جوڵاوین، دەنا هەموو شتەکان لە جێی خۆیاندا. باسی ئەوەی بۆ کردم کە باوکی پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو، هەمیشە بە ڕێگەی بەغداوە بووە. ئینجا بەردەوام بووتی دایکی میش ئافرەتێک بوو زۆر گوێی نەئەداینێ. بە کورتی و پوختی مەبەسم ئەوەیە کە دایکم بە هۆکاری سەفەری زۆری باوکم باش نەبوو لە ڕووی ئەخلاقیەوە. من لەلایەن هەردووکیانەوە پەراوێز خراپم. هیچ گرنگیەکم بە ژیان نەبوو، هیچ شتێکشم لا گرنگ نەبوو، تەنانەت تێکەڵاوی کەس نەدەبووم. تەنها یەک هاوڕێم هەبوو کە هەموو ژیانی منی دەزانی. ڕۆژانە بە بەردەم دوو قوتابخانەی کساندا دەڕۆشتم، هەستم بەوە نەدەکرد کە ئەم قوتابخانانە کچی لێیە. سرم بەرز نەدەکردەوە، چونکە لام گرنگ نەبوو. بەیانیەک دەچووم بۆ قوتابخانە ئاگام لە خۆم نەبوو، خۆمدا لە کچێک. کە سرم بەرز کردەوە بینیم کچێکی زۆر جوان بوو. ئەو ڕۆژە لە قوتابخانە هەر بیرم لای ئەو کچە بوو، دەهاتەوە بەرچاوم. بۆیە هەموو ڕۆژێک دەچوومە بەردەم قوتابخانەکەیان و چاوەڕێم دەکرد تا دەهاتە دەرەوە. هەموو لایەک لە قوتابیانی قوتابخانەکە زانیان کە من حەزم لەو کچەیە. ڕۆژێکیان کچەکە خۆی هات بۆ لام و وتی ئەو پارەیەت لێ کەوتووە. ڕاستی کرد خۆم بە ئارەزوو پارەکەم خست بووە خوارەوە تا هەڵی بگرێتەوە. ئەگەر بۆی هێنامەوە قسەی لەگەڵ دەکەم، ئەگەر هەڵیشی گر بۆ خۆی ئەوە دزە و بە کەڵکی ئەوە نایە خۆمی بۆ ماندوو بکەم. بەڵام پارەکەی بۆ هێنامەوە. دوای ئەوە یەکترمان ناسی. زانیم ئەم کسە دایک و باوکی نییە، لای ننک و باپیری دەژی و ئەوان بەخێوی دەکەن. ئەوانیش زۆر دەستکورتن و ئەو ساڵە پارەی نەبوو قەمسەڵەیەک بکڕێ. زۆر زار قەمسەڵی خۆم ئەدایە بیکاتە بەری. بیرمە ڕۆژێکیان پارەم لە دایکم دزی، چوم بۆم دا بە قەمسەڵەیەک. دوای ئەوەی کە گەرمی هاتەوە ڕۆژێکیان هات ماسێکی کردم. تا یەک هەفتە وام دەزانی قاسم بەسەر زەویەوە نییە. خۆشەویستیمان بەردەوام بوو تا ماوەیەک من لە زانکۆ دەوامم دەکرد. ماوەیەکی زۆر دیار نەما. هەواڵیان بۆ هێنام کە گوایە لەگەڵ کوڕێکی دەوڵەمەنددا هاتوو سۆ دەکا. چوون بە دوای ئەو قسەیەدا هەستم کرد قسەکە ڕاستە. ویستم بچم تۆڵە لە هەردووکیان بسێنم. بەڵام کچێکی هاوڕێم لە زانکۆوتی ڕزگار پەلە مەکە. سایە ننک و باپیری زۆر نەخۆش و پیرن. باپیری پێویستی بە نەشتەرگەری هەیە کە بڕەکەی 4000 دینارە. بۆیە لەگەڵ ئەو کوڕەدایە پارەکەی لەو وەرگرتووە. ڕووی نەبووە بە تۆ بڵێ زانی وێتی تۆش لەگەڵ باوکت قسەد نییە و توانای پەیداکردنی ئەو پارەیە نییە. منش کە ئەوەم زانی سنتورێکم هەبوو لەگەڵ تەزیلێک و شتومەکی کارەبایی. هەموویم فرۆشت و چوون 5000 دینارم بۆ بر لە دەرگای ماڵیانمدا. کاتێک دەرگای کردەوە هیچم نەوت، پارەکەم دایە دەستی و گەڕامەوە. دیار بوو بە پارەکە کارەکەی چارەسەر کردبوو، بەڵام هەر ڕووی نەبوو بێتەوە بۆلام. منیش نەدەچووم بەلایدا تا ڕۆژێکیان بینیم لە جێگایەکدا لەگەڵ ئەو کوڕەدایە کە پێشتر بینی بووم. ڕێگای پێگرتووە و وازی لێ ناهێنێ. منیش بە پەلە ڕام کرد. تۆزێکم کێشا بەو کوڕەدا تا پۆلیس هات و بڵاوەیان پێکردین. دوای ماوەیەک زانیم ننک و باپیری مردوون و لای مامی ماوەتەوە. چوون بە دایک و باوکمم وت ئەو کسم بۆ مارەکەن. ئەوان وتیان ئێمە حەقمان نییە و شتی وات بۆ ناکەین و حەقمان نییە بەسەرتەوە. ئامۆزایەکم نرد، ڕازی بوون سایم هێنا. شەوی زەواجمان خۆشترین شەو، وەک دەڵێن مانگی هەنگوینیمان بوو. 2 شەو بوو خێزانم بوو. تەقەی خۆشی کرا و سایە فیشەکێکی وێڵی بەرکەوت و لەو کاتەوە منیش سەرگەردان و وێڵم. منیش ئەم شەو لەسەر قەبری سایە گەڕامەوە کە تۆم بینی هاواردەکەی دالیا گۆرانی بەدەم گریانەوە دەوت. هەستم کرد هەردووکمان یەک دەرد و ئازارمان هەیە. دیسان بە قسەکانی ئەو هەردووکمان دەستمان کردەوە بە گریان.
زوو ڕزگار بە منی دەوت. خوا گەورەیە گوێی مەدەرێ و منیش کە ئەوم ئەبینی زیاتر لە من دەگیری دەموت. تەحملت هەبێ مامە ڕزگارگیان، تەحملت هەبێ. بەدەم گریانی هەردووکمانەوە سیارێکی پۆلیس لای سەرکارێزەوە نزیک فولکەی ئاسۆی دەلاگ وەستا و پرسی هیچ شتێک ڕووی داوەوە ئەگرین؟ منیش تەحملم نەما دەستم کرد بە جنێودان. پۆلیسەکانیش دابەزین. من خۆم داخم لە دڵ بوو، تووشی بەدمەستی ببووم. حەزم دەکرد لە دوای سەرخۆشیم هەمیشە شەڕێک بکەم. مەستێکەشم بە دوای بیانوویەکی شەڕدا دەگەڕا. ڕزگاریش ئەوەندە کوڕی چاک بوو هیچ بیانووی شەڕێکم لەگەڵ ئەو بۆ دروست نەبوو. تا خوا کردی داخی دڵی خۆمم بە پۆلیسەکان ڕشت و ڕزگار نەیهێشت لێم بدەن. وتی کاکە ئەوە سەرخۆشە و ئینجا ئاگام لێ بوو باسی وەزعی منی بۆ کردن. منیش لە دوورەوە هەر جنێوم ئەدا تا ئەوان ڕۆشتن. ڕزگار هاتەوە بۆ لەم دەمە و بەیان بوو. چوون بۆ سەر و پێ خواردن بۆ ئەسحابە سپی. بانگی بەیانیدا ڕزگار چوو بۆ نوێشکردن. منیش تەکسیەکم گرت. زۆرم خەو دەهات. نەخوا حافیزیم کرد و نەهیز گەڕامەوە ماڵەوە. نیوە ڕۆ هەڵسام لە خەو سواری پاسەکانی هەوارە بەرزە بووم تا بەرەو بازار بڕۆم. کچێکم بینی لە ناو پاسەکەدا ڕێک لە دالیا دەچوو. وتم بڵێ خەو بێ. چوون پارەکەم دایە سایقەکە و جارێکی تر تەماشام کرد. تو بڵێ ئەمە دالیا بێت خۆ لەو دەچێ. بڕیارمدا دانە بەزم دوای بکەوم بزانم ئەوە یاخود کەسێکی تر. لە دوای ئەوەی کە ئازار و ناڕەحەتی زۆرم چەشت و وام لێ هاتبوو کە ببوومە بەندەی عشق، بەندایەتیم بۆ عشق دەکرد. ئەی برد و ئەی هێنام بە ئارەزووی خۆی. وام لێ هاتبوو بۆ عشق ئەژیام، بۆ عشق دەمردم. کەی بیویستایە دەی خسمە گریان، هەر کاتێکش بیویستایە دەی خسمە خەیاڵ. کەی بیویستایە جگەرەی پێدەکێشم، مەشروبی پێدەخواردمەوە. بەندەیەکی زۆر ملکەتی عشق بووم. هەرگیز بێگوێیم نەدەکرد. لە سیحر و زاد و خراپتر بوو. ئەوەی بیویستایە دەیکرد لێم. بۆ ئەم لێ هاتووە نازانم. ژیانم بە تەواوەتی تێکسو بوو. دوای دالیا هیچ شتێک مانای نەمابوو. شەوان هەمیشە بێدار بووم. ڕۆژیش کفت و مەلول. تەنانەت کە سوکارەکەی خۆشم لێم بێزار ببوون. نە باپیر نەننک مەرحەبایان نەدەکردم. چارەشم نەبوو. هەر ئەوەندە دەمتوانی بیر بکەمەوە. عشق بۆ خۆی بردبوومی. دوای نیوە ڕۆیەک سواری پاس بووم بۆ ناو بازار. زۆر بێزار و بێتاقەت بووم. لە ناو پاسەکەدا کچێکم بینی باڵای دالیا بوو. دیسان چوومەوە بۆ پارەدان بە شۆفێرەکە. تەماشام کرد سیمای کتومت ئەوە. بڕیارمدا دانەبەزم لە پاسەکە تا ئەودا دەبەزێ. کچەکە دابەزی بەهێمنی بێ ئەوەی بزانێ شوێنی کەوتم. تا خۆی کرد بە زانکۆی سلێمانیدا. وەستام هەر نەڕۆشتم. تا هاتە دەرەوە لە لای عارەبانەی خەستەخانەکان وەستا بووم. جگەرە لەسەر جگەرەم دەکێشە. هاتە دەرەوە شوێنی کەوتم تا گەڕایەوە بۆ هەوارە بەرزە. تا خۆی کرد بە ماڵێکدا. دەست نیشانی ماڵەکانم کرد و گەڕامەوە. شەوان نزیکی ماڵیان دەبوومەوە. بەڵکو بێتە دەرەوە و سەبوریەکم بۆ بێت. کاتەکانی کە دەچوو بۆ زانکۆ دەمزانی. هەموو کاتێک شوێنی دەکەوتم. ببووە پیشەی هەمیشەییم. هەستم دەکرد خۆشی باش دەزانێ. کوڕێکی پورزام لە زانکۆ بوو. وتم کچێکی لەو شێوەیە لە زانکۆدایە ئەی ناسیت؟ وتی هەواڵت بۆ دەپرسم. ماوەیەکی پێچوو پورزاکەم هەواڵی بۆ هێنامەوە کە ئەمە کچی پیاوێکی دەوڵەمەندە. براکانی هەموو لە کەنەدان و ماوەیەکی زۆر لە کەنەدا بووە. بەڵام 2 ساڵ دەبێت لەگەڵ باوکو دایکی هاتۆتەوە بۆ کوردستان. کچەکە ناوی سۆمایە. لەگەڵ کەس ناگەڕێ لە زانکۆ و لەگەڵ هیچ کوڕێکیش نییە. تەنها لەگەڵ چەند کچێک لە کافتریای زانکۆدا دەنیشن. کچەکانیش یەکێکیان پێنجوێنیە خزمی خۆمانە. زۆر خۆشحاڵ بووم کە ناویم زانی و کەسێکی نزیکی خۆشمان هاوڕێتی. پرسییم کچە پێنجوێنەکە کێیە؟ پورزاکەم پێیوتم کە کێیە. تۆزێک ژیانم گۆڕا و گرنگیم دایەوە بە خۆم و بەجل و بەرگ و سەر و سیمام. ڕۆژێکیان ئەو کچە پێنجوێنیم بینی و ناوی خۆمم پێوت. وتم من و بەڕێزت خزمین و جەنابتان وەکو خوشکی بەڕێزی خۆمن. ئەم کارە بۆیە بە جەنابت دەست پێرم، دەزانم بە دڵ سۆزانە دەیکەی، بۆیە بەڕێستانم هەڵبژاردووە. وتی بەڵێ کاک خەسرەوە من و تۆ خزمین، ئەوەی بە من بکرێ لە خزمەتت دام و درێغی ناکەم. کچە پێنجوێنەکە ناوی سروە بووە. وتم سروەی خوشکم، کچێک لە زانکۆیە لای ئێوە، دەمەوێت بیناسم و تەعاروفێک بکەین بەیەکەوە. سروە زانی و ڕاستەوخۆ پێیوت
ڕاستەکی کاک خسرە و زۆر لە دالیا دەچێ، خوا عەفوی بکە. هەناسەم سوار بوو، چاوم پڕ بوو لە گیریان. هەستم کرد زۆر خائین و خراپەکارم، کەسێک بۆ خاتری من خۆی کوشت، کەسی وا من بە دوای کەسێکی ترەوەم. قورگم پڕ بوو لە گریان و سروەم بەجێهێشت. لەلایەکەوە تەریق دەبوومە و لەلایەکی تریشەوە دڵم دەسووتا بۆ دالیا. چوومەوە ماڵەوە تا ماوەیەک وازم لەو مەوزوعەش هێنا، بەڵام ژیانم گۆڕانکاریەکی تری بەسەردا هات. بیرم لەوە کردەوە دەست بکەمەوە بە کار و کاسبی. باپیریشم قسەی لەگەڵ نەدەکردم لەبەر ئەوەی هەمیشە سەرخۆش بووم. نەک باپیرم، کەس لە خانەوادەکەم ڕوویەکی خۆشی نەئەدامێ، تەنها ننکم نەبێ جار و بار نازی دەکێشام. بەڵام ئەویش ئەوەندەی قسە دەکرد و جنێوی پێ ئەدام بە ناوی ئامۆژگاریەوە تااقەتم نەبوو گوێ بۆ ئەویش بگرم. چوون بۆ لای کوڕێکی ڕەفیقم ناوی کامەران بوو. وتم کامەرانی برام دەمەوێت کاسبیەک بکەم و 1000 دیناریشم هەیە. کامەران ئەتوانیت 1000 دیناری تر پەیدا بکەی بیکەی بە 2000 جێگای مێزێکت بۆ بکڕم لە قاچاقچیەکان؟ وتم هەوڵ ئەدەم. چوون بۆ لای ننکمەوە وتم 1000 دینارم بدەرێ بە قەرز بۆ کاسبیمە. ننکم نادەمێت چونکە ئەیدەی بەو شتە پیسە و دەیخۆیتەوە، بڕوات پێ ناکەم. تووڕە بووم وتم ئەوە نەمویست. ڕاستەوخۆ بەجێمێشت. چوون بۆ لای باپیرم، ئەویش نەی دامێ و وتی نیمە. چوون بۆ لای دایکی خۆم دەری کردم. ناچار چوومەوە بۆ لای کامەران و وتم کامەرانگیان شک نابم ئەو 1000م هەیە. کامەران با مێزێکت بۆ بکڕم لە بەردەم مزگەوتی گەورە، ئەویش باشە بە 500 بۆ 700 دینارە. وتم کێشە نییە بیکڕە. مێزەکەی بۆ کڕیم و 300 دینارەکەشم کرد بە دەستمایە. چون بۆ قەیسەری نەقیب و بازاڕی سۆران، دام بە هەندێک کەل و پەلو لەسەر مێزەکە دامنا و دەستم کردەوە بە کەسابەت. ڕۆژانە شتم دەفرۆشت و دەم کڕیەوە. دەستمایەکەم زۆر بوو، دەسومەوە خێرا شتم دەکڕی لە جوم لە فرۆشەکان. وردە وردە دەوڵەمەند بوومەوە. ماوەی 6 مانگێک بەردەوام بووم. باپیرم زۆر بەزەی بە مندا دەهاتەوە، سیقە و متمانەی پەیدا کردەوە. ئینجا بڕوایان کرد کە کار دەکەم بە جددیەوە. مەشروب و کاری شەوانم تەرک کردووە، مەگەر زۆر بە موناسەبات بخۆمەوە. بارحاڵ ئیشەکەم گەورەتر کرد. لەو ناوەدا دوکانی تێدا بوو تازە دروست دەکرا. قەیسەری نوێ بوون. دەستم کرد بە دوکان کڕین و فرۆشتن. باپیرم 5000 دیناری دامێ و دایکیشم 10000 و منکیشم 3000 دینار. ئیتر دەزمایی باشم هەبوو. خۆشم لە قازانجی کڕین و فرۆشتن پارەی باشم دەست دەکەوت. دوای ماوەیەک سروە هات بۆ لام و هەندێک شتی لە لام کڕی. وتی کاک خەسرە و ببوورە، ئەو ڕۆژە زۆر بێزارم کردی، بەڵام بەو خوایە لە بیرم نەچۆتەوە. بە سۆمام وت کە تۆ هەواڵت پرسیوە. ئەویش یەکسەر وتی دەزانم کێیە. ئەو کەسە دوام کەوتووە. لەم ڕۆژانەدا ئەویش هەواڵی تۆی پرسی وتی باشە ئێستا بۆ دیار نەماوە. منیش لە خۆشیدا هەموو شتێکم بیرچووە. دیسانەوە خەیاڵم سۆیەوە بۆ لای سۆما و بە سروەم وت مەمنون دەبم ژوانێکمان بۆ ساز بکەی. سروە باشە پێی دەڵێم. سروە هەرچی کڕی بووی هیچ پارەم لێ وەرنەگرت بۆ ئەوەی بێتەوە. چەند ڕۆژێکی پێش و سروە و سۆما هاتنە بەردەم مێزەکەم. لە خۆشیدا وام دەزانی هەموو دنیاهی خۆمە. خولم دەخوار بە دەوری خۆمدا. سروە خۆی مەشغوڵ کرد بەشتەوە. سۆمای بۆ من بەجێهێشت. منیش ڕاستەوخۆ وتم سۆما تۆ لە ئازیزێکی من دەچی. ئەمەی بۆت باز دەکەم درامە و شتی وانیە، واقیعە و درۆژ نییە. سۆما خەسرە و ڕاست دەکەی سروە هەموو شتێکی بۆ گێڕاومەتەوە، بەڵام حەز دەکەم هاوڕێ بین، بیر لە هیچی ترمەکەرەوە. دەتوانیت بێی بۆ ماڵمان بۆ لای دایکم و باوکم و بەوانت دەناسێنم. ئیشەکەیم زۆر بەدڵ نەبوو. چوونم بۆ ماڵیان بۆ لای دایک و باوکی زۆر قورس بوو بۆ من و ئەو کلتورە لەو سەردەمەدا ئەوەندە ئاسان نەبوو. بۆیە وتم نا، هەر حەز دەکەم زاروبار بەیەکەوە پیاسەیەک بکەین. سۆما زۆر باشە، کەی ویست ئەوە تەلەفۆنی ماڵی ئێمەیە، تەلەفۆن بکە و ئاگادارم بکەرەوە. وتم ئاساییە تەلەفۆن بکەم؟ وتی بەڵێ زۆر ئاساییە. وتم مەبدەئی ڕۆژی هەینی دەچین بۆ پشوویەک نانێک دەخۆین. ئێستاش ئەو چێشخانەیە ماوە لە سلێمانی. سۆما خۆشحاڵ دەبم. ماڵ ئاواییمان کرد. لە دڵی خۆمدا وتم ئەم ئافرەتە چەندە ئاسانە. زوو هات بەدەستمەوە. زۆر ئازایانە قسەی کرد و هیچ سانسۆرێک نەبوو.
بەهەر حاڵ تۆزێک بە کەم هاتە بەرچاوم، چونکە ئەو دەما ئافرەت تا ڕەفزی بکردایە لە بەردەم کووردا خۆشەویستتر دەبوو. دوایش خۆم پاساوی ئەوم هێنایەوە کە لە کەنەدا پەروەردە بووە، بۆیە ئاسانە. چەند هەینیەکمان بەڕێ کرد پێکەوە، دەڕۆشین بۆ هەموو جێگایەک. دیاریم بۆی دەکڕی، وامان لێ هاتبوو هەموو کەس دەیزانی یەکترمان خۆش دەوێ. تەنانەت ڕۆژێک باپیرم ئامۆژگاری کردم، وای زانی کاری خراپ دەکەم. پێی وتم ئاگاد لە شەڕەف و حورمەتی خەڵکی بێت، خۆت خاوەنی و خوشک و دایکی. منیش عەرزم کرد ئیشی خراپ لە من نابینی، بەس ئەو کچم خۆش دەوێ. باپیرم تووڕە بووتی ئەگەر خۆشت دەوێ ئەوە پارە و ئەوە ماڵ، چیت دەوێ بۆ دەکەم و بیهێنە. وتم باشە، بەڵام ئەو دەڵێ تەنها هاوڕێ بین. باپیرم وتی پێی بڵێ دەمەوێت بتهێنم و کۆتایی پێبێنە بەم چوونە دەرەوەیەتان. بۆ خۆت و خانەوادەی هەردوولاتان جوان نییە. خۆشەویستی تەواو لە نێوانی من و سۆمادا دەستی پێکرد بوو. هەمیشە خەمێکم دەبینی لە ناو چاوانیدا، بەڵام هیچی نەدەوت. وتم سۆما دێمە خزمەت مامۆستا جەمالی باوکت و داوات دەکەم لێی. ڕازی بوو، بەڵام هەستم کرد دڵم ناشکێنێ، دەنا نابەدڵ بوو ڕازی بوونەکەی. 2 شەو دوای ئەوە تەلەفۆنی کرد، وامزانی بۆ ئەوە کردوێتی کە بچین بۆ ماڵیان و خەڵک بنێرمە داوای. وتی ئیجازەمان بدە سەفەرێک دەکەین بۆ کەنەدا و دەگەڕینەوە 20 ڕۆژمان پێدەچێ. ئەوە باوکم دەیەوێ قسەت لەگەڵ بکە. مامۆستا جەمال تەلەفۆنەکەی وەرگر. دوای چاک و چۆنی سڵاومان کرد و من بە شەرمەوە قسەم دەکرد و ئەویش یادگاریەکی باوکمی گێڕایەوە، وەک ئەوەی پێم بڵێ ئێمە دەمێکە یەکتر دەناسین و باوکیشت هاوڕێم بووە و دوای موجامەلەیەکی زۆر کۆتاییمان بە قسە هێنا. تەلەفۆن داخرایەوە، چاوەڕێ بووم دوای 20 ڕۆژ بێنەوە. نەخێر نەهاتنەوە، بۆ مانگێک دیار نەبوون، بۆ 2 مانگ دەنگ نەبوو، بۆ 6 مانگ هەر دیار نەبوون. خەفەتی دنیام خوارد. شەو نەبوو بە پێنەسم بۆ گەڕەکەکەیان گڵۆپی ماڵەکەیان کوژا بووەوە. تەنانەت دراوسەکانیشان کە منیان دەبینی دەیانوت هێشتا نەهاتوونەتەوە. دوای 8 مانگ مامۆستا جەمالم بینی و هاتە لام بۆ دوکان و نامەیەکی دایە دەستم لە لام دانیشت و چایەکم بۆ بان کرد. مامۆستا جەمال وتی ناڕۆم، نامەکی سۆما بخوێنەوە، دەرگای دوکانەکە داخە، با کەس نەیاتە ژوورەوە. دڵم لەسەر 1000 لێی دەدا. وتم پەشیمان بۆتەوە مامۆستا جەمال؟ مامۆستا جەمال وتی تۆ نامەکە بخوێنەوە. دەقی نامەکە ئەو هابوو. خەسرە و نەگریت، پێ بکەنە. ئەزانی بۆ سینەم دەویست شوت پێ بکەم، لەبەر ئەوەی من شێر پەنجەم هەبوو، دەمزانی دەمرم، بەڵام تۆ بژی، ئەبێت بژی. خەسرە و هەنسک هەڵ نەدەیت، دەزانم زۆر ئاواتت لەسەر ژیانی من بنیاد نابوو، ببوورە گیانەکەم. نازانم بۆ دەبێت تۆ خەفەتی من و دالیا بێتە سەرشانت. ئازیزەکەم، ئەزانم ئەدویست لێم بپرسی بۆچی غەمبارم. زۆر جاروا هەست دەکرد خۆشم ناوێ، حاشا حەزم دەکرد ماست بکەم و بۆنت بکەم، بەڵام ئەوە ئێستا زانیت بۆ دوورە پەرێزم. خۆشەویستەکەم، نەمدەویست خۆشی لێ تێک بدەم، دەمزانی دالیات خۆش دەوێ، پاشان زانیم جێگای ئەویشم بۆت گرتوتەوە. سروە هەموو شتێکی بۆ باس کردبووم، بەڵام ئازایەتی و شەڕەف بەرزی تۆ زۆر شتی فێر کردم. ڕاستە من کۆتایی ژیانمە و نامەت بۆ دەنووسم، بەڵام دڵنیام تۆ دەبینمە و لای سەرتەوە وەستاوم و ئەو کاتەی دەیتە لای من و دالیا. ببوورە ئەگەر درۆم لەگەڵ کردووی، بەڵام بڕواکە خۆشم ویستووی. ئازیزەکەت سۆمای چاوت. دیسان هەناسم بۆ نەدەدرا. دەرگای جامخانی دوکانەکەم کردەوە، ویستم ڕاکەم هەناسە هەڵمژم. مامۆستا جەمال گرتمی هاوارم کرد. هەناسەم پێنەماوە، بە یارمەتیت بەرمدا. باوشی پیاکردم و قسەی سۆمای بۆ دووبارە کردمەوە. خەسرە و تۆ بژیت، دەبێت بژیت. دیسان نائاکامی ڕووی تێکردمەوە. هەستم دەکرد کەسێکی زیادم لەسەر ئەم زەویە. چوون بۆ لای هاوڕێکم، سیلاح فرۆش بوو لە سابونکەران، ناوی جەزا بوو. هەندێک پارەم لە دوکان هەبوو، خسمە گیرفانم بۆ سیلاح کڕین بۆ ئەوەی خۆم بکوژم. هەرچەندە جەزا دەمانچەی نەبوو، چوم دەمانچەیەکی میکارۆفی قەلە باسکەم کڕی. چەند جاروتی ئەو دەمانچەیە بە کەڵک نایەت مەیکڕە، وای دەزانی بۆ فرۆشتنمە، بەڵام من گوێم پێنەدا. گوایە ئەو دەیوت فیشەکی گرانە و دەست ناکەوێ. فیشەکەکانی لە 4 قوڕنا دروست دەکران. لەوێدا خێرا شانەیەکی زیادەم کڕی.
چوون بۆ گردی سەیوان بۆ سەر قەبری دالیا. ئێوارەیەکی درەنگ خۆر ئاوا ببوو، کەس لە دەورم نەبوو. لەسەر گۆڕەکەی دالیا وەستام و میلی دەمانچەکەم ڕاکێشە و خسمە سەرسەری خۆم و دەستم کرد بە قسەکردن لەگەڵ کێلەکەی دالیادا. دەموت دالیا گیان وا هاتم بۆ لات. تکایە بە ئازیزان بڵێن با منیش بەرن بۆ لای تۆ، زۆر ماندوو بووم دوای تۆ. هەرچی سەرمای ئەم شارەیە لە گیانی مندا بەستیوێتی. لە تاواندا لەرزم لێ هاتووە، نازانم ترسەیان هاتن بۆ لای تۆیە، هەموو گیانم وەک شەقشەقە دەلەرزێ. هەستم بە ترسێک دەکرد لەگەڵ ئەوەشدا شتێک لە ناخمدا دەیوت تۆ ئازایت، نەترسی عیبە، پێویستە خۆت بکوژی. ئەوە دالیا بۆ تۆ مرد، ئەوە سۆما بەجێ هێشتی. تۆ چی دەکەی لێرە؟ بڕۆ بۆ لای ئەوان. نەمدەزانی ئەوە کێ لە ناخمدا ئەو قسانم بۆ دەکا. هانی ئەدام بۆ مەرگ، منیش لە پڕ دەستم نا بە پەلەپیتکەی دەمانچەکەدا و چرکاندم لەسەر کە لەسەری خۆم. هیچ دەنگی نەبوو، نەتەقی. جارێکی تر میلم هێنایەوە بۆ ئەوی پەشیمان نەبمەوە لەسەر کلەی سرم چرکاندم. کەچی هیچ ڕووی نەدا. وتم تۆ بڵێ نەمتەقاند بێت یاخود گەرما و گەرمە هەستی پێ ناکەم. دەستمدا لەسەری خۆم، سەیری دەستم کرد، هیچ خوێنێکی نەبوو. زۆر ئاسایی بووم. جارێکی تر ڕووم کردەوە سەر قەبرەکەی دالیا و میلم هێنایەوە چرکاندم. کەچی تەقی کێلەکەی دالیای ڕووشاند. خۆشم ڕاچەڵەکیم. منیش لە داخە خسمەوە سەرسرم چرکاندم، بەڵام نەتەقی. هاوارم دەکرد و جنێوم ئەدا بە دەمانچەکەم و بۆشی لێم کڕیوە. دەمانچەکە جووتەی دەکرد. جەزا ڕاستی کرد، دەبوو نەم کڕیایە، منیان هەڵخەڵەتان. دەمانچەکە ئیسپرینگی میلەکەی لاواز بوو، لوولەکەشی خوار بوو، ڕۆ و ئاسمان بوو، ڕێک نەیدەتەقان. دەبوو تەنها سەر بەرەو خواری بکەیتەوە. دوو فیشەکی ترم نا بە زەویەکەوە ئەتەقی و ڕووم دەکردەوە مێشکم نەدەتەقی. بەو ئێوارێژ هاوارم دەکرد و جنێوم بەم لاولای خۆم ئەدا. ئێستا بیر دەکەمەوە دەڵێم خوا پاداشی ئەو کابرایە بداتەوە کە هەڵی خەڵەتاند بوو، ئەو دەمانچە خراپەی پێفرۆشتم. بە هەر حاڵ ئاگام لە خۆم نەبوو. لە دواوە دەستیان گرتم و دوو کەس باوەشی پێدا کردم. تەماشام کرد بەو ئێوارەیە لای من قەرەباڵغە. زیاد لە 10 کەس لە دەورم کۆ ببوونەوە. ئەوانش گۆڕ هەڵکەنێک و لەگەڵ خێزانێک بوون کە هاتبوون بۆ سەر قەبران. گۆڕ هەڵکەنێک کە زۆر بەهێز بوو باوەشی پیا کردم و ئەیوت بەڕەڵات ناکەم تا دەمانچەکەم نەدەیتێ. ئاخر تۆ خۆت دەکوژی؟ وتم وەڵڵاهی ویستم خۆم بکوژم، بەڵام دەمانچەکە بە کەڵک نایە. هانی ئەو دەمانچەکە بەس بەڕەڵام کە پەراسوەکان مشکان. کە دەمانچەکەم دایە دەستی باش بوو ئازادی کردم. پیاوێکی پیریان لەگەڵ بوو هاتە لاموتی کاکۆ بۆ خۆت دەکوژی؟ دەزانی خۆ کوشتن لە ئاگری دۆزەخدا بە هەمیشەی دەتهێڵێتەوە؟ تۆ کوڕێکی جوان خاسی، موشکیلت چییە؟ باوکی من با هاوکاریت بکەین. منیش دەستم کرد بە قسەوتم ئەوە حاڵ و ژیان و گوزەرانی منە. ژن و کچێکیش لە نزیکمەوە وەستا بوون و پیاوێکی باڵابەرزی سەرماش و برنجیشیان لەگەڵ بوو. ژنەکە زوو دەیوت ئەی دایکی کوێر بێت، ئەم گەنجە جوانانە چیان لێ بەسەر هات؟ من هەر باسی شتێکم دەکرد، ژنەکە خێرا دەیوت ئەی دایکت بمرێ، ئەو لاوانە چۆن ئاوایان لێ هاتووە لەم وڵاتەدا. کچەکەش بە قسەکانی من قوڵپی گریانی هەڵدا بوو، هاتبووە تەنیشمە و هەنیسکی هەڵ ئەدا. پیاوە پیرەکەوتی وەرن دەچین بۆ ژوورەکەم، چایەک دەخۆین و ئینجا بڕۆن. دیار بوو ئەو کەسەی کە باوشی پیا کردم کوڕی بوو. پیاوە بە تەمەنەکە ناوی حاجی غەریب بوو، کوڕەکەشی ناوی کاک ئەحمەد بوو. منیش حەزم دەکرد بچم بۆ ئەوەی لەو خێزانە نەجاتم بێ. لە خۆمەوە تەریق دەبوومەوە. وتم بفەرمون با بڕۆین، دێم لە خزمەتت دام. حاجی غەریب خوڵقی ئەو خێزانەشی کرد، وەڵا ئەوانیش هاتن. من خواخوام بوو نەجاتم بێت لە دەستی ئەوان، کەچی ئەوانش هاتن بە دوامدا. چوومە ژوورەکەیان و دانیشتین. کاک ئەحمەد سای لێ ناو چامان خوار. دوایی داوای ئیزنم کرد کە بڕۆم. کابرای سەرماش و برنجوتی من ئەتگەێنمەوە ماڵەوە. وتم نا قوربانگیان پێویست ناکە، خۆم دەڕۆمەوە، جەنابتان ئەزیێت مەکێشن. حاجی غەریب ڕووی کردە پیاوەکە وتی من مەمنونی جەنابتان دەبم، دەست لە خەسرە و بەرنەدەن تا دەیبنەوە ماڵەوە. کابرا ناوی کاک ڕێبوار بوو. وتم کاک ڕێبواری بەڕێز، من هاتووم خۆم بکوژم، بەڵام بنسیبم نەبوو، کەس نەیزانیوە. منیش کوڕە گەورەی ماڵم و نامەوێت دایکم و کەس و کارم بەمە بزانن.
زاتکایە جەنابیشت و حازی غەریب ڕێگەم بدەن بڕۆمەوە، ئەو باسەش لای خۆتان بهێڵنەوە، دەمانچەکەش لای کاک ئەحمەدە. من وعد ئەدەم بە وعدی پیا و شەرەف ئەو کارە دووبارە نەکەمەوە. لە ڕاستیدا ئەترسام ئەمە بگاتە دەمی باپیرم و کەس و کارم، ئەوانیش ناڕەحەت دەبوون، لەوانەیە باپیریشم هەر لە ماڵەوە بمبەستێتەوە. تەنها کەسێک کە لە ژیانمدا لێی ترساوم باپیرم بووە، کەسی تر نەبوو. ئەوەشی کە خۆشم ویستووە هەر باپیرم بووە. ڕێبوار وتی باشە، بەڵام من ئەتگەێنم، قسە ناکەم و بە مەرزێک بڕۆین بەیەکەوە نانێک بخۆین. وتم لە خزمەتت دام کاک ڕێبوارگیان بە خۆشحاڵیەوە. کاک ئەحمەد هەموو فیشەکی دەمانچەکەی بەتاڵ کرد و دەمانچەکە و شانەکەی دایاو دەستم و ئەم لاولای ماس کردم و خوا حافیزیمان کرد و منیش دەستی حاجی غەریبم ماس کرد. چوین بەرەو سیارەکی کاک ڕێبوار. کاک ڕێبوار دایکی و کچەکەی پێناساندم. دایکی ناوی ئافتاوخان بوو، کچەکەشی پەروانەی ناو بوو. من لە پێشەوەی لاند گرۆزەرەکە دانیشتم، هەستم کرد بەرپرسە. بارحاڵ قسە لە من و قسە لەو، ئیشت چییە و کارت چییە؟ ئەو ئاشکرای کرد کە لە پلەی لیوایە و لە مەعەسکەری ساردا و لای تاسلوزە دەوام دەکەم. لەسەر قەبری دەستگیرانی کچەکەی بوون. بۆم دەرکەوت ژنەکەی تەلاقدا و کچەکەشی بەم نزیکانە دەگەڕێتەوە ئەڵمانیا بۆ لای دایکی. ئەو شەوە منیان بر بۆ هۆتێلی ئاشتی فندق سەلام لە چێشخانەکەی نانمان خوار. هەر لەوێەوە تەلەفۆنم کرد بۆ دایکم و پێم وت درەنگ دەگەڕێمەوە بۆ ماڵەوە، خەمی منت نەبێت. ئەوانش ئاگادار بوون کە تەلەفۆنم کرد. ئیتر خۆشحاڵ بوون بە ناسینی من و منیش زۆر خۆشحاڵ بوون بە ناسینی ئەوان. لەگەڵ پەروانەدا کەوتینە قسە. باسی ئەوەی کرد کە گوێی لە چیرۆکی من بووە بە کورتی لەسەر گۆڕی دالیا کە بۆ حاجی غەریبم باس کردووە. ئەویش باسی چیرۆکی ژیانی خۆی بۆ کردم. پەروانە بۆی گێڕامەوە. لە دوای ئەوەی باوک و دایکی جیابوونەتەوە هیچ خۆشیەکی لە ژیان نەدیوە. دایکی لە ئەڵمانیا و باوکیشی لیوا لە کوردستان. هەمیشە ترسی ئەوەی بووە باوکی لە دەست بدا. دایکیشی شووی کردوتەوە بە کەسێکی تر لە ئەڵمانیا. پەروانە گەڕاوەتەوە بۆ سلێمانی. حەزی بە تێکەڵی کەس نەکردووە. لە پڕ کوڕێک دەناسێت ئاشنایەتی پەیدا دەکەن. دوای پەیوەندیەکی خۆشەویستی دێنە داوای پەروانە و ئەویش ڕازی دەبێت. لە پێش ئاهەنگی زەواجیان دەستگیرانی پەروانە داوا لە پەروانە دەکا کە کۆتا سەفەری بڕوا بۆ سەیران لەگەڵ هاوڕێکانی بۆ سەیرانگای دوکان. دوای ئەوە ئاهەنگ دەکەن. وەک پەروانە باسی کرد گوایە پێی وتووە ئەمە کۆتا سەفەری تەنیایم دەبێ، ئیتر بەیەکەوە هەمیشە سەفەر و سەیران دەکەین. پەروانە دەستی کرد بە گریان و بەردەوام بوو لە گێڕانەوە. وتی ئەو شەوە کە دەستگیرانەکەی کە ناوی دیاری بووە تەلەفۆنی بۆ نەکردو و زۆر بێتاقەت بووم و تووڕەش بووم. تەلەفۆنی کرد بۆ ماڵی باوکی، خوشکەکەی هەڵی گرت و دەگیریا. منیش وتم ئەوە چییە، چی بووە؟ خوشکی دیاری وتی پەروانە گردنی دیاری ئازاد بکە، ئەو عاشقی کەسێکی تر بووە و تۆی بەجێهێشتووە. کەوای وت خێرا تەلەفۆنم داخستەوە، خێرا چوون بۆ ماڵیان تەماشا دەکەم قوڕپێوانە. وتم ئەی هاوار چی بووە؟ وتیان دیاری عشقی فریشتەکان بووە، لەگەڵ ئەواندا ڕۆشتووە کە بە کارەساتی سیارە لە ڕێگەی دوکان کۆچی دوایی کردووە. من و پەروانە و ننکی دەستمان کرد بە گریان و کاک ڕێبواریش هەر فریای دەستە سڕی کلێنکس دەکەوت بیهێنێت بۆمان. دوای ئەوە نانمان خوارد و بەرەو ماڵ گەڕاینەوە. منی دا بەزان لە بەردەرگای ماڵەکەماندا. وتی ئەوە ماڵی ئێوەیە؟ وتم بەڵێ، فەرموون دابەزن ئیسراحەت بکەن. کاک ڕێبوار وتی واتە ئامینە خان دایکتە کاک خەسرە؟ وتم بەڵێ دایکمە. دایکم دەناسیت؟ چۆن دەیناسیت؟ کاک ڕێبوار وتی دایکە دابەزەوە ماڵی کاک عەبدولکەریمە، با بچین سەرێک بدەین لە ئامینە خان. وتم بەس کاک ڕێبوار وعدت داوە قسە ناکەی با دایکم نەزانێ. کاک ڕێبوار وتی کاکە خۆ من مناڵ نیم، ساحب قسەی خۆمم، دەڵێم دوکانێکم لە خەسرە و کڕیوە. وتم دەمادام فەرموون. هاتنە سەرەوە لەگەڵمدا. دایکم بە خێرهاتنی کاک ڕێبواری کرد و زۆر خۆشحاڵ بوو، وەک ئێمە و مانان مامەڵی لەگەڵ کرد و دەیگوت ڕێبوار گیان بەخێر بێ. کاک ڕێبوار ڕووی کردە من و وتی 100 زارنانی دەستی دایکتم خواردووە. من پێشمەرگەی باوکی تۆ بووم کاک خەسرەوە، ئەو کاتی کەماڵتان لە قەراتێ و جارەخ بوو، بەس دەمزانیەوە کاک عەبدولکەریم کوڕی وەک جەنابتی هەیە. دایکم وەڵامی دایە وتی ئاخر لەو سەردەما دوان لە کوڕەکانم شاردبووەوە لە ماڵی باوکم و غەزورانم لە سەید سادق. خەسرە و لە ماڵی باوکم بوو،
پێش ڕەویش لە ماڵی غەزورم نەشمان دەهێش کەس بزانێت منداڵەکانمان لای ئەوانن. ڕێبوار هەندێک یادگاری بۆ گێڕاینەوە، شەو درەنگی کرد و ڕۆیشتن و ماڵ ئاواییمان لە یەکتر کرد. پەروانە ئەو شەوە زۆر دەیپرسی لە تەمەنم و لە کار و پیشەم و هەستم دەکرد زۆر نزیک ئەبێتەوە. ژمارەی تەلەفۆنی خۆمدا بە کاک ڕێبوار و ئەوان و ڕۆشتن. هەمان شەو کاژمێر یەکی شەو بوو لە پڕ زەنگی تەلەفۆنەکەمان لێیدا. ئاگام لێ بوو دایکم هەستاوتی خەسرە و تەلەفۆن بانگت دەکا. وتم کێیە؟ دایکم وتی دەنگی کسێکە. تەلەفۆنەکەم بەرز کردە و وتم بەڵێ فەرموو. پەروانە بووتی کاک خەسرە و حەز دەکەم قسە بکەین. دوێم لە دایکم بووتی ئەوە کێیە سوتاوەوە بەم شەوە تەلەفۆنت بۆ دەکا؟ وەڵامم نەدایەوە و بە پەروانە وت خەڵک لەم ژوورە خەوتووە تەلەفۆنەکە دەبەمە جێگایەکی تر. ئەو شەوە دەستمان کرد بە قسەکردن، بەوە دەستی پێکرد کە خەوی لێ ناکەوێت و باوکیشی ئیجازەی داوە قسە لەگەڵ من بکە، نەوەک منیش بێتاقەت بم. بەڵام زانیم ڕاز ناکە، ئەو خۆی لە من بێتاقەتتر بوو، حەزی لە قسەش بوو. دەستمان کرد بە قسە و قسەیەک لە من و قسەیەک لەو، حەزت چییە و چ ڕەنگێکت حەز لێیە؟ لەم زۆرە قسانە و گوێ لە کام گۆرانی دەگری. ئیتر من بۆم باس کرد کە زار و بار شعر دەنووسم تا دەم و بەیانی قسەمان کرد. تەلەفۆن داخرایە و موعیدماندا بە یەکتری کەیەک ببینین. ماوەیەکی زۆر بەردەوام بووین لەسەر یەکتر بینین. خۆشەویستی دروست بوو لە نێوانماندا. ئیتر زۆر هۆگرم ببوو. لە ئەڵمانیاوە جلی بۆ ئەهێنام و هەمیشە ئەو دەستنیشانی جلوبەرگ و ئەو شتانەی دەکردم. پەروانە باوکی کوژرا لە شەڕی ناوخۆ. دوای کوژرانی باوکی بەداخەوە ئەو کچە شێت بوو. باری دەرونی زۆر نازێگیر بوو. گەڕایەوە بۆ ئەڵمانیا بۆ لای دایکی. تا ئێستاش نەمبینیوەتەوە. هیچ قسەیەکی لەگەڵدا نەکردومەتەوە. ئەوەی یادگاری بێ کە لە نێوانماندا مابێتەوە بێزگە لە جلوبەرگ تەنها شعرێکە کە کاتی خۆی بۆم نووسیوە. دوای ئەویش تەواوم کردووە. واتە کاتێک بۆ ئەوم نووسی چەند سوارینەیەک بوو، بەڵام کە ڕۆیشت و دەنگی نەما ئیتر کۆتاییم بە شعرەکە هێناوە. ناوەڕاستی نەوەدەکان بوو. دیسانەوە هەوای مەشروب خواردنەوە و سەرسەرێتی هاتەوە مێشکم. زۆر لە خۆم بێزار بووم. هیچم بۆ نەدەهات بەدەستەوە. دیسانەوە شەڕانگێزی ڕووی تێکردمەوە. باپیرم تووڕە بوو لێم. هەموو پارەکەی لێ سندمەوە. تەنانەت قسەشی لەگەڵ نەدەکردم و دەریشی دەکردم. دایکم و نێنکم جاروبار لە ڕای خوا 5 دیناریان ئەدامێ لەبەر ئەوەی فێری قومار و ئەو شتانە بووم. بارودۆخێکی سەختم بەسەردا هاتە بوو. لێرە چیرۆکەکە ڕادەگرین. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باس بکەین. زۆر سوپاسم دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتە نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.